ئۆتۆمبیلی تایبەت و شارێکی گەورەی تایبەت بەخۆی هەیە، پڕفرۆشترین مۆبایل لە تەواوی جیهان، گەورەترین فرۆشیاری شاشەی مۆبایلە بۆ ئاپڵ و خاوەنی ڕۆبۆتێکی سمتە تایبەتە بە تاقیکردنەوەیەوەی بزانێ گەر لەسەر مۆبایلەکان دانیشن دەنووشتێتەوە یاخود نا. سامسونگ کۆمپانیایە زەبەلاحەکە. لە دووری 20 کیلۆمەتر لە پایتەختی کۆریای باشوور سامسونگ خاوەن شارێکی تایبەت بەخۆیەتی بە ناوی سامسونگ دیجیتال سیتی. شارێکی ڕاستەقینە نییە، گەورەترین بارگای کۆمپانیاکەیە، زیرەکترین کارمەندەکانی ئەو کۆمپانیا لەو شارە کار دەکەن. زیاتر لە 35,000 کارمەند تێیدا کار دەکات. لە 4 تاوەری بەرز پێک هاتووە، 131 باڵەخانەی بچووکی هەیە، ئۆفیسی هەیە، کارگە و شوێنی تاقیکردنەوە و تیمێکی تایبەتی لێیە بۆ گەشتیاران. لەو شارە دیزاینی بەرهەمەکانی خۆیان دەکەن. لە مۆبایل، تابلێت، کۆمپیوتەر و هەر بابەتێکی نوێ. کارمەندەکان دەتوانن منداڵەکانی خۆیان ببەنە سەرکار. شوێنی تایبەتی لێ بۆ منداڵان، نزیکەی 900 منداڵ ڕۆژانە لەو شارە دەژین. کارمەندانی سامسونگ بارەزوی خۆیان دێنە سەرکار، دەتوانن تا 6 شیوارە هەر کاتێک بیانەوەی بێنە سەرکار. تا بەهێمنی و دوور لە دوودڵی و جەنجاڵی ژیان داهێنان ئەنجام بدەن. ژووری تایبەتی لێ بۆ تاقیکردنەوەی مایکرۆفۆنی مۆبایلەکانیان. سامسونگ بەگشتی زیاتر لە 320,000 کارمەندی لە تەواوی جیهان هەیە. ئەوەش بەقەت تەواوی کارمەندەکانی گوگڵ، نۆکیا، ئەپڵە بەگشتی و خاوەنی 3 بەڕێوەبەری جێبەجێکارە واتە 3 CEO. کۆمپانیای سامسونگ زیاتر لە 70% داهاتی ساڵانەی کۆریای باشوورە، واتە لە ساڵێک لە وڵاتی کۆریای باشوور چەندێک داهات کۆ دەکرێتەوە سامسونگ 70% پێک دێنێ و تا ئێستا زیاتر لە 2 ملیار مۆبایلی زیرەکی فرۆشتووە جگە لە تابلێت و کۆمپیوتەر و بابەتی دیکە. ئەمەش دەکاتە چارەیەکی ژمارەی دانیشتوانی سەرزەوی. سامسونگ ئەوەندە گەورەیە دابەشی چەند کۆمپانیایکی بچووکتر دەبێت. کۆمپانیای ئەلکترۆنیکی سامسونگ، ئەندازیاری و مۆتۆر، چەندین بەشی دیکە. یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی سامسونگ کۆمپانیای بازرگانی مەزنە، هەڵدەستێ بە دروستکردنی کەشتی گەورە. بەڵێ سامسونگ کەشتیش دروست دەکات و سامسونگ تانک و ئۆتۆمبیلی سەربازی دروست دەکات. بەرهەمی سەربازی بۆ کۆریای باشوور دروست دەکات. چەکی سێنسەری دروست دەکات. لە ڕێگەی کامێرای چاودێریەوە ئامانجەکەی دەدۆزێتەوە، دەنگی مرۆڤ دەناسێتەوە، شێوەی مرۆڤ دەناسێتەوە. گەر کەسێک بچێتە ناو شوێنێک کە نابێ بچێتە ئەو شوێنە دەتوانێت تەقە بکە. سامسونگ بەشی ئۆتۆمبیلیشی هەبووە، بە سەدان هەزار ئۆتۆمبیلیان فرۆشتووە. سامسونگ تاوەر و برز دروست دەکات، وەکو تاوەری بورج خەلیفە کە بەرزترین تاوەرە لە جیهان. سامسونگ دروستی کردووە. سامسونگ مەچینەی هەلیکۆپتەر، فڕۆکەی سەربازی دروست دەکات. سامسونگ توالێتیش دروست دەکات. سامسونگ و ئەپڵ سامسونگی بە کۆپیکردنی دیزایانی ئایفۆن و ئایپاد تۆمەتبار کرد. بۆ ماوەی 7 ساڵ لە دادگا لە دژی یەکتر شەڕیان کرد. بەڵام ئێستا دوو کۆمپانیایە زۆر پێویستیان بە یەکتریە لە جیاتی ئەوەی یەکتری تۆمەتبار بکەن. ئێستا سامسونگ شاشەی ئۆڵێد بۆ ئایفۆنی ئەپڵ دابین دەکات. نزیکەی 90% شاشەی ئۆڵێدی ئایفۆن لەلایەن سامسونگەوە دروست دەکرێت. واتە بەبێ سامسونگ ئەپڵ شاشەی دەست ناکەوێت. بەبێ ئەپڵیش سامسونگ کڕیارێکی گەورە لەدەست دەدا. سامسونگ پارەیەکی زۆر لە فرۆشی مۆبایلەکانی کۆ ناکاتەوە، بەڵکو تەنیا 20% داهاتی سامسونگ لە مۆبایلەکانیەتی. 80% لە بازرگانی دیکەیە، نمونە دروستکردنی شاشە و چیپ و سنسەری کامێرا و سپیکەر بۆ مۆبایل و بەرهەمی تەکنۆلۆژی. دروستکردنی باشترین شاشەی تەلەڤیزیۆنی لە جیهاندا و بازرگانیەکانی پێشوو. سامسونگ لێ خولەکدا $400,000 داهات کۆ دەکاتەوە. سامسونگ لە ڕیکلامکردن بۆ بەرهەمەکانی ژمارەیەکە لە جیهان، بە ملیاران دلار لە ڕیکلامکردن بۆ بەرهەمەکانی خۆیان خرج دەکەن. ئەو کۆمپانیا زەبەلاحە سەرەتایەکی زۆر بچووک و سادەی هەیە. سەرەتا بە فرۆشتنی ماکەڕۆنی دەستیان پێکرد. ماسی وشک و خۆراکی جیاجیان دەفرۆشت. لە ساڵی 1938 کۆمپانیای سامسونگ دامەزراوە. تاوەکو 1970 هیچ ئامێرێکی ئەلکترۆنیان دروست نەدەکرد. وشەی سامسونگ هەر بە سامسونگ ماوەتەوە لەوەتەی دروست کراوە. سام بەمانای سێدێ، سنگ بەمانای ئەستێرەکان دێ. سێ ئەستێرەکان. دامەزرێنەری ئەو کۆمپانیایە وشەی ئەستێرەکانی بەکارهێنا چونکەوا بیری کردەوە کەوا کۆمپانیاکەی وەکو ئەستێرەکانی ئاسمان تایا دەمێنێتەوە. ئەمانە لۆگۆی پێشووی سامسونگن، سێ ئەستێرەکەی تێدایە. بەڵام دواتر بۆ ئەو شێوە گالاکسیە واتە گەلە ئەستێرەیە شینە گۆڕدرا. بۆیەش براندی گالاکسی بە ناوی گەلە ئەستێرەیە. سەرەتای مۆبایلەکانی سامسونگ زۆر خراپ بوون، کوالیتیان باش نەبوو. لە ساڵی 1990 سەرۆکی ئەو کۆمپانیای هەڵسا سەردەم کارمەندەکانی کۆمپانیاکی کۆ کردەوە. سەردەم مۆبایلەکانی سامسونگی هێنا لە بەرچاوی هەر هەمویان هەمووی سوتاند و پێی وتن نابێ مۆبایلی خراپ و کوالیتی نزم دروست بکەن. سامسونگ بڕی $50 ملیۆن زیانی بەرکەوت کە لەو کاتا پارەیەکی زۆر بووە. بەڵام پەیامێکی بە هەموواندا کە دەبێت بەرهەمی ناوازە دروست بکەن. تا ئێستاش سامسونگ باشترین مۆبایلی ئاندروید دروست دەکات.
سامسونگ کاری زۆر باشی بۆ کۆمپانیاکەی کردووە، پارەیەکی زۆری لە بەرەو پێشچوونی کۆمپانیاکەی خەرج دەکات. کەچی لە 2004 تیمی ئاندرۆید هاتنە لای سامسونگ و پێیوتن کەوا کۆمپانیا ئاندرۆید بکڕن. بەڵام سامسونگ هیچ پێشهاتێکی سەرکەوتنی لە ئاندرۆید نەبینی لەو کاتە، بۆیش ئاندرۆیدی نەکڕی. تا گوگل لە 2000 کۆمپانیای کڕی و ئەوە یەکێکە لە گەورەترین زیانەکانی سامسونگ لە کۆمپانیاکەی خۆی دابێت. چونکە ئێستا گوگل کۆنتترۆلی ئاندرۆید دەکات نەوەک سامسونگ، کە سامسونگ لە مۆبایل و تابلێت تەنانەت لە تەلەڤیزیۆنەکانیشی سیستەمی ئاندرۆید بەکاردێنێ، بەڵام هی خۆی نییە و بەپارە لە گوگل وەری دەگرێت. سامسونگ خاوەنی ڕۆبۆتێکی سمتە کە لەسەر مۆبایلەکان دادەنیشێت تا بزانن تا چەند بەرگەی نوشتانەوە دەگرن. ئەو تاقیکردنەوەش بۆ ئەوەیە تا بزانن تا چەند مۆبایلەکانی سامسونگ بەرگەی نوشتانەوە دەگرن گەر کەسێک لەستەنیان دانیشێ یان لە گیرفانی دواوە دایان نابێت. سامسونگ کۆمپانیایەکی زەبەلاحە، پارەیەکی زۆر کۆ دەکاتەوە، لە زۆرینەی بازرگانیەکان دەستی هەیە کاری ناوازە دەکەن. بەڵام سامسونگ پێویستی بە نوێگەری گەورە هەیە تا بتوانم بازاری مۆبایل دووبارە نوێکەنەوە، چونکە ئەوان وایان کرد شاشەی مۆبایل گەورە بێ، تایبەتمەندی بەردەوامی بۆ زیاد بکرێت. داهاتوو بۆ سامسونگ زۆر گەشە.